بەخێر بێن دەستان خۆش ئێوە گروپێکی چالاکی کۆلێژەکەمانن و کاری جوانتان کردو لە مانجی ڕەمەزان و مانجی پێش ڕەمەزان هیوادارم هەروە بەردەوام بن و ئێمەش پشتیوانتانین. بەنسبەت میکرۆبی گەدا یا با بڵێن ئەوەی کە پێی دەوترێت ئێچ پایلۆری لە ناو خەڵکداوا ناسراوە، ئەمە بەکتریایەکە بەکتریایەکی نەخۆشخەرە لە ئینساندا و دەبێتە هۆی دروستکردنی ئیلتیهاب لە گەدەدا و ئیلتیهابی گەدەش وردەوردە پەل دەکێشێ بۆ بریندارکردنی گەدا و جگە لە بریندارکردنی بەشی خوارەوەی ڕێخۆڵە، ینی ئەو بەشەی کە گەدە و گەدا ینی خوار گەدا ئەو بەشەی دوودیونەمی پێدەوترێت دەبێتەوەی ئیلتیهاب دروستکردن و بریندارکردنی ئەو بەشەی ڕێخۆڵەش. ئەم میکرۆبە لەو دوو شوێنەدا کێشە دروست دەکات، کێشەی تەندروستی بۆ مرۆڤ دروست دەکات و نیشانەکانیشی عادەتەن نیشانەی ئازار دروست بوون لە بەشی لای گەدەی مرۆڤەکان و لە ناوەڕاست لە سەرووی ناوکەوە ئازار دروست دەبێت زۆرجار و زۆرجار دڵ تێکەڵاتن و زۆربوونی ترشەڵۆکی ناو مەعیدە و ئازارێکی تندروستوە برینداربوونی گەدە و لەوانەیە لەگەڵ پیسایشدا با بڵین لەگەڵ پاشەڕۆی مرۆڤەکانیشدا خوێن بێتە دەرەوە ئەگەر لە کاتێکدا خوێنەکە زۆر بوو. کاریگەری ئەم میکرۆبە لە مانگی ڕەمەزاندا لەسەر تەندروستی مرۆڤەکان چییە؟ بێگومان کاریگەری نێگەتیڤی هەیە لەسەر تەندروستی مرۆڤەکان بەوەی کە ئەم میکرۆبە برین دروست دەکات لە گەدەدا یا لە منتیقەی دوودیونەمی ڕێخۆڵەدا. ئەم کاریگەری بەسکی خاڵی با بڵێن بە گەدەی خاڵی برینیان خۆتانزانن کە ترشەڵۆک لە گەدەدا ترشەڵۆکی گەدە زۆر بەرزەوە پیەچەکەی دەگاتە نزیکی 2.1 ئەو پیەچە ئەم پیەچەدا توانێت کاریگەری زۆر نێگەتیڤی دەبێت لەسەر ڕووپۆشی گەدا، ئەو ڕووپۆشی گەدەی کە مادەی میوسین یا مادە لینجەکەی پێوە نەماوە کە ئەم کاریگەری ئەم بەکتریاشە زۆرجار دەتوانێت مادەی میوسین یا مادەی ناوپۆشی ڕیخۆڵە یا ناوپۆشی گەدا ببڕێت و بچێتە خۆی بگەێنێتە خانەکانی گەدا و دەبێتەوەی برینداربوونی خانەکانی گەدا. بۆ کەسی ڕۆژهۆوان ینی ناکرێت ئەو میکرۆبەی هەبێت لە خوێنیدا یا لە ستوڵیدا یا لە پیساییدا ئەم میکرۆبە هەبێت وە بە ڕۆژوو بێت بۆ نابێت لەبەرەوەی ئەو میکرۆبوتمان برین دروست دەکات وەگە برین دروست بوو کاریگەری زۆر نێگەتیڤ لەسەر گەدا لەسەر ئەو بەشەی ڕێخۆڵە دروست دەکات کە بریندار بووە. کەواتە تا ئەو هەفتەی یا ئەو کۆرسەی کە عیلاجەکەی بۆ دەنووسرات چارەسەرەکانی بۆ دەنووسرێت لەلایەن پزیشکی پسپۆڕەوە ئەو مودەیە نابێت بە ڕۆژوو بێ و دوای ئەو مودەیە کە نیشانەکانی نەما میکرۆبەکە لە ناو لەشی نەخۆشەکەدا نەما لە لەشی ڕۆژهۆوانەکەدا نەما زۆر ئاسایە توانێت ڕۆژوەکەی خۆی بگرێت و بەردەوام بێت لەسەر کارە ئاینیەکانی خۆی کە هەیە. بەڵام لە کاتی بوونی ئەو میکرۆبە لە گەدەیدا ناکرێ ڕۆژوانەکە ڕۆژوو بگرێت لەبەر ئەوەی میکرۆبەکە خۆی میکرۆبێکی ترسناکە برین دروست دەکات و کاریگەری لەسەر تەندروستی ئەو نەخۆشە دروست دەکات بۆیە ناکرێت بە ڕۆژوو بێت لەو کاتەیە. بەڵێ بەتایبەتی لە کاتی ڕۆژوشکاندندا لە کاتی ئێواراندا کە تۆ سکی مرۆڤەکان با بڵێن سکی ڕۆژوانەکان یا ڕێخۆڵەکانی ماوەیەکی چەند سەعاتێک زیاتر لە 12 سەعاتەکە نە هیچ خواردنێک نە هیچ ئاوێک نەچۆتە گەدەی و نەچۆتە ڕێخۆڵەکانیەوە دەبەن فەسلەجەی ئەو ڕێخۆڵانە با بڵێن شێوە و هەتا ئەو نۆرمەل فلۆرانەی یا با بڵێن ئەو میکرۆبە سوودبەخشانەی کە لە دەمەوە بگرێت تا دەگاتە ڕێخۆڵەکان میکرۆبی سوودبەخش هەیە ئەو میکرۆبانە بە شێوەی تەعایش دەژێن یا بە شێوەی میچوالیزم دەژێن لەگەڵ ئینسانەکاندا کەواتە میچوالیزم واتە سوود وەردەگرێت لە ئینسانەکە و سوودیش بە ئینسانەکان دەگەیەنێت بەم شێوەیە دەژێن ئەمانە پێیان دەوترێت نۆرمە فلۆرا. بۆیە کاریگەری ئەم نۆرمە فلۆرانە بە شێوەیەک لە شێوەکان لەوانەیە کاریگەری هەبێت لەسەر دروستبوونی ئەو زۆرجار هەیە غازا زۆرجار هەیە کێشەیەکی کاتی ئەمە لەلایەکەوە ئەو نۆرمەل فلۆران لەبەر ئەوانیش خواردنیان بۆ نەچووە مودەیەک چاوەڕێی
خواردنێکن کە بۆیان بێ بۆ ئەوەی چونکەم ئەگادار بین میکرۆبەکان دەورێکی گرنگیان هەیە لە هەرسکردنی بەشێک لەو خواردنەی کە دەچێتە ناو ڕێخۆڵەکانەوە بۆیە ئەو میکرۆبانە کاریگەری لەوانەیە کاریگەری هەبێ خێرا دەست بە زیندە چالاکیەکانیان بکەن دەست بە کارەکانی خۆیان بکەن بۆ ئەوەی کە خواردن بۆ خۆیان دەست بخەن خواردن بۆ خۆیان دەست بکەن بەڵام لە کاتێکدا کە ئەو میکرۆبانە کاریگەریان نامێنێ و هۆکارێکی تریش هەیە هۆکارەکەی هۆکاری فەسلەجیە هۆکاری فەسلەجی وەکوتمان ڕیخۆڵەکان فەسلەجەیان تێک چووە فەسلەجەی ڕیخۆڵە یا فەسلەجەی بە شێوەیەکی گشتی لەشی مرۆڤ تێک چووە ئەو خواردنەکە تۆ زۆر ئاو دەخۆیت و زۆر بە شێوەیەکی خێرا خواردن دەخۆیت ناچار دەبێت کە باری طبیعی خۆی وەرگێتەوە ئەو فەسلەجە تا دەگەڕێتەوە باری طبیعی خۆی لەوانەیە حاڵەتی فەسلەجی لە ناو گەدەدا لە ناو ڕێخۆڵەکاندا ڕووداوە هۆکارێک لە هۆکارەکانی تری هەم هۆکاری میکرۆبیە و هەم هۆکاری فەسلەجیشە کە ئەو سک ئاوسانە یا دروستبوونی خازاتە یا سکێشەیەکی کاتیە لە دوای ڕۆژوشکاندن دروست دەبێت بۆیە پێشنیار دەکەین بۆ هاونیشتیمانیان بۆ خەڵکی خۆمان کە دوای ڕۆژوشکاندن بە شێوەیەکی خێرا زۆر خواردنی زۆر نەخۆن بە پەلەپەل خواردن نەخۆن بە شێوەیەکی نەرمونیان خواردنەکەیان بخۆن و جۆری خواردنەکانیان با زیاتر سەوزەواتی باشی تیا بێت و نەچن بۆ نمونە خواردنی زۆر چەور زۆر قورس بە کاتێکی کەم بخۆن هەموو ئەو هۆکار ئەوانە دەبنە هۆی دروستکردنی ئەو حاڵەتە ناتەندروستانەی کە لە دوای ڕۆژوشکاندنەوە دروست دەبێت لە مرۆڤەکاندا. بەڵێ دەستان خۆش پرسیارێکی جوانە خۆی ڕۆژوو یەکێک لە سوودەکانی ڕۆژوگرتن ئەوەیە کە ئەو خواردنە کۆکراوە ئەو چەوریە کۆکراوەی کە لە جگەردا هەیە لە کاتی بە ڕۆژووبووندا ئەو چەورێ جارێکی تر دەبێتەوە خۆراک و دەچێتەوە ناوخوێن و وە سوودی لێ دەبیندرێ ئەو کەسانەی کە ڤایرۆسی جگەریان هەیە بەڵێ زۆر ئاساییە کە بە ڕۆژوبوون لەبەر ئەوەی ڤایرۆسی جگەر کە نەوعی بیە نەوعی سیان هەبێ ئەوانە زۆر ئاسایە بە مزمینیش کە ئەگەر هاتو جگەر بە مەرجێک چارەسەریان نەبێت چارەسەری مانگانە چارەسەری هەفتانەیان نەبێت و عیلاج وەرنەگرن لەژێر عیلاجدا نەبن زۆر ئاسایە بە ڕۆژوو بن بۆ لەبەرەوەی ئەو ڤایرۆسی جگەرە با بڵێن بەشێک لە ئەو چەوری جگەرە نامێنێ لە کاتی ڕەمەزاندا و ڤایرۆسەکانی جگەریش هیچ کێشە دروست ناکەن لەسەر تەندروستی مرۆڤ و زۆر ئاسایش ئەگەر ڕۆژەوانەکان لە کاتی هەبوونی ڤایرۆسی جگەری بیا ڤایرۆسی جگەری سی یا ڤایرۆسی جگەری دیش بە ڕۆژوو بن هەر چێستن تەندروستیان بۆ دروست ناکە بگرە لەوانەیە سوودیشی هەبێت بۆ لەبەرەوەی ئاگادار بەرەگەر دوو جار بۆ نمونە ئەو چەوریە لە جگەردا هەبێ خۆ یەکێک لە کاریگەری نێگەتیڤەکانی ئەم ڤایرۆسانەی جگەر کە دروستیەکە خراکردنی جگەرە یا با بڵێن جگەری مرۆڤەکان نەخۆشتر دەکا یا با بڵێن خانەکانی جگەر دەڕزێنێت تووشی تەشەمعی کەبەدی ئەوی پێدەوترێت لیڤەر سیرۆسس یا لیڤەر کانسەر دەبا جا ئەگەر بێت و بەهۆی ڕۆژوەکەوە ئەو چەوریە کۆکراوە لە جگەردا نەمێنێت کەواتە بەشێک لەو ڕسکانەی لەو ترسناکیانەی کە جگەر خراپ دەکات تۆ لات داوا بەهۆی مانجی ڕەمەزانەوە کەواتە ڤایرۆسەکانی جگەر هۆکارێکن و ئەو چەوریە کۆکراوە و ئەو پێدەوترێ فاتی لیڤەر ئەو فاتی لیڤەرەیە کە دروست بۆ لە ناو جگەردا ئەوە نامێنێ کە ئەوە نەما ئەنکاتی کەواتە یەک جار کاریگەری ئەویش ڤایرۆسەکانن یەک جار کاریگەری کەواتە لەسەر جگەر دروست دەکات کاریگەری نێگەتیڤ چەورەکەت لاداوە پۆزەتیڤ بۆ ڕۆژوگرتن و مانجی ڕەمەزانەوە بەڵام ڤایرۆسەکان ماوە کاتی ئەگەر عیلاجت نەبێت زۆر بە ئاسایە توانن ڕۆژوو بگرن لە کاتی ڤایرۆسەکانی جگەری بی و سی و دیدا بەڵام ئەگەر جگەری ئەی ڤایرۆسی تووشی ڤایرۆسی جگەری ئەی و جگەری ئی بوون تا عیلاجەکەیان وەردەگرن پێویستە بە ڕۆژوو نەبوو دوای وەرگرتنی عیلاجەکەیان یا چارەسەرەکەیان کە بۆیان دانراوە تر بە هەفتەیە چابوون بە 2 ڕۆژ یا بە 3 ڕۆژ بە پێی جۆری ئەو دژە ڤایرۆسانێک کە بەکارێ دێنن چاک دەبن کە چاک بوونەوە زۆر ئاسایە توانن بەردەوامی بە ڕۆژەکەی خۆیان بدەن ئەمە لە حاڵەتی ڤایرۆسەکانی جگەر و ئەی و ئی بەڵام لە حاڵەتەکانی وەکو باسمان کرد پێشتر ڤایرۆسەکانی جگەری بی یا جگەری سی جگەری دیش زۆر ئاساییەکە بە ڕۆژوو بن بگرێت لەوانەیە سوودیشی
تووشی هەبێت بۆ جگەری ئەو ڕۆژوانانەی کە ڤایرۆسی جگەرەکەیان هەیە. دووبارە بە خێراتنتانەکەم و هیوادارم کە ئەم بەرنامانتان بەردەوام بێت و ئێمە هەمیشە پشتیوانتانەوین بۆ کاری باش و کاری ئەو کارە خێرەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەستان داوەتێ و بەخێر بن سەرچاو.